بەلێ محەممەد وەرگرتنا کارتا بایۆمەتری و بەشداری دی هەلبژارتنان de بۆمە کوردم بە تایبەتی لە کەرکووکێژی گەلێک گرنگە چونکە هەموو پۆستەکان ئێستا لە دەست کوردانە ماون عەرەبەکان هاتوون پڕیان کردوێتەوە بەهۆی ناکۆکیەوە و ڕێژەی دەنگی کورد لەو ناوچارە بە تایبەتی کەرکووک و سنووری دەوروبەری کەرکووک بۆ ئەم ساڵ زیاتر و زیاترە بێت لە دوای نەهامەتیەکانی 16 ئۆکتۆبەریشەوە بێگومان ئەم جارە کوردانی کەرکووک و بەشێکی تر لە پێکاتەکانیش کە باش کوردیان بەدڵ بووە دەوێت چ بێ مەسەلا کورد دەوێت وێ هەلبژارتنێدە چ بکن بەشداری بکن ئەبێ بەشداری بکەن و یەک دەنگیش بن بە یەک لیستی شەکر دانەبەزن ئەگەر بە یەک لیستیش دانەبەزن لایەنە سیاسیەکانی کوردی لە کەرکووک پێویستە یعنی لەسەر پرسی کەرکووک کە ناوچەیەکی جیاوازە لە سەرجەم ناوچەکانی تر یەک دەنگ بن ئەم کورد چ دەبێژن ئەم دەبێژن کەرکووک دلەیە کوردستانەیە کەرکووک ینی گرنگیەکە خۆی گەلک تایبەت هەیە نەبەست بۆ باشووری کوردستانیژی محەممەدها بۆ هەر چار پارچەی کوردستانی ji ber vê yekêjî yanî bi xwe hilbijartin bi xwe sîstemekî demokratîk e beşdarî di hilbijartinan de jî erkekî demokrasiyê ye bi taybetî beşdariya Kurd di hilbijartinên Kerkûkê de giringiya xwe hem demokrasî hem neteweyî jî heye زۆر فەرم بۆ ئەمە میوانێکمان لا کەرکووکەوە لەگەڵایە بەڕێز سامان ڕەشید ڕێگەپێدراوی پارتی و بەرپرسی بەشی هەڵبژاردننی پارتی لە کەرکووکەوە لەگەڵمانە بەڕێز سامان ئەم کاتت باش بەدەمەوە چوونی خەڵک بۆ وەرگرتنەوەی کارتی و بایۆمەتری و بەشداریکردن لە هەڵبژاردن لە کەرکووکە بێگومانە بێ گەرم و گوڕ بێ بەڵام چۆنە ئێوە چۆنی بینن شەوتان باش شەوی بینەرانی کەناڵ کوردستان بسواری عزیز باش لە حقیقەتە لە کەرکووک لە 1970 بایۆمەتریان کردووە خۆیان تۆمار کردووە کە کاتە 1995 دەنگدەر بۆیە بە بڕیارێکی کۆمیسیۆن ئێستا ئەوانەی کە تەنها بایۆمەتریان کردو یاخود ناوی خۆیان تۆمار کردووە ئەبنە دەنگدەر و لە لیستی دەنگدەران ناویان تۆمار ئەکراوە لەم ماوەی ڕابردووە هەڵبەت بنکەکانی تۆماری دەنگدەران لە کەرکووک ماوەی مانگە زیاتر بنکەکانیان کرابووە بۆی خەڵکی خۆی تۆمار کات 140,000 دەنگدەر خۆیان تۆمار کرد ئێستا 128,770 کارتی نوێ گەڕاوەتەوە بۆ 43 ناوەندی تۆماری دەنگدەران لەوێ هاوڵاتیان ئەتوان بڕۆن سەردانی ئەو بنکانە بکەن بۆی کارتەکانیان وەربگرنەوە هەڵبەت لەو ژمارەیە لەو 126,770 کارتە خەڵکانێکی تایە پێشتر کارتێککە کۆنەکانیانە بۆ خۆیان تۆمار کردوێتەوە خەڵکانێکی تایە لە مەواریدی 2004 و 2005 بەهەر حاڵ ئەتوانین بڵێن لە کۆی چین و توێژەکانە ئەم 128,000 ئێستا کۆمیسیۆن ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانیەوە تاوەکو 6 ئێوارە دەرگای کراوەتەوە و چەندی فەرمانبەری بۆەوە تەرخان کردووە کە ئەو کارتانە بگەڕێنەوە بۆ دەنگدەران تەنانەت ڕۆژانی هەیدی و جمعەش کۆمیسیۆن کارەکانی ئەکاوک و ڕۆژانی تر ئێمە هیوادارین دەنگدەرانی شاری کەرکووک بە جۆش خۆشەوە بڕۆن کارتەکانیان وەربگرنەوە و لەم هەڵبژاردنە تەنها و تەنها ئەو دەنگدەرانە ئەتوانن دەنگ بدەن کە کارتیەکانیان بایۆمەتریە ئەوەی کە ڕسمی خۆیانی پێوەیە ئەتوانن دەنگ بدەن و ئەم هەڵبژاردنەش بۆ ئێمەی کورسانیان زۆر گرنگە و زۆر چارەنووسسازە بۆیە زۆر گرنگە دەنگدەرانی شاری کەرکووک ئەوانەی کە ناوی خۆیان تۆمار کردووە بڕۆن سەردانی بگەکانی تۆماری دەنگدەران بکەن لەوێ کارتەکانیان وەربگرنەوە بەلێ کەک سامان 16 ئۆکتۆبر 2017 ئەستەژی هەلبژاردننی ئەنجومەنی پارێزگاهان 2023 پێک تێ یعنی ئەم کورد هەموو دزانن دڤان 6 ساڵان de çi nehametî çi alozî bû Kurd li Kerkûkê durust bû gelo ev derfeteke ku di hilbijartinên parêzgehan de giringiya beşdariyê li gora te çi ye çend giring e ku dengderê Kurd di hilbijartinên Kerkûkê de
بەشداری بکە. ڕاست ئێمە لە دوای 2023ەوە هەوڵێکی واباندا لە ڕێگای سیاسیەوە و لە ڕێگای دەستوریەوە کە کێشەی ئەم ناوچانە چارەسەر بکرێت هەڵبەت ئەم ناوچانە کەرکووکش منظم نیم لەو شوێنانەیە کە زۆرترین تعریبی گردوێتەوە و زۆرترین تعریبی تیا کراوە هەوڵماندا لە دوای 2023ەوە لە ڕێگای مادەی 140ەوە کە ڕەوشی ئەم ناوچانە چارەسەر بکەین بەڵام ئەوەی کە هەبوو ئەمان بینی لە بەغاوە کەم تەرخەمی ئەنوێنرا لەوەی کە ئەم مادێ جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە بینیمان لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە بە شێوەیەش کە تعریب هەر بەردەوام بوو و ئەتوانم بڵێم ئەوەی لە ماوەی ئەم 6 ساڵە ئەو تعریبەی کە کرا لێرە هیچی کەمتر نییە لەوەی کە لە خلالی دەیەک لە سەدەی ڕابردوو کە کرا خەڵکێکی زۆر هێنراوەتە ئێرە و دیموکرافیای شارەکە ئەیانەوێ بیگۆڕن و جگە لەوەی کە خەڵکێکی زۆر هێنراوە ئەیانەوێ تەنانەت ڕەوشی ناو شاری کەرکووکش بگۆڕن و بە دیموگرافیەکەی بگۆڕن لەوەی کۆمەڵی زۆر دەنگدەری حەویجە و ڕاز و عباسی ئەو ناویان هاودۆتە ناو شاری کەرکووک جگەلەوە کۆمەڵی خەڵکیکەیان لە باشوور ناوڕاستی عراقەوە بە هەمان شێوە هاودۆتە کەرکووک و ئەتوانین بڵێن تعریب بە شێوەیەشکە بەردەوامە بۆیە زۆر گرنگە ئێمە لەم هەڵبژاردنە بە جۆش و خرۆشەوە بەشداری لە هەڵبژاردن بکەین و بتوانین لە ڕێگای ئەو ئەنجومەنەی کە لە دوای هەڵبژاردن دروستە بێت ئەیدارەیەکی ئەو تۆ دروستکەین کە لایەنی کەم ئەو ئاسەواری ئەو تعریبە کاڵ بکاتەوە چونکە ئێستا بۆ نمونە ئێستا لە هەوڵی ئەوەیان کە پارچە زەوی بدەن بە ئەو فەرمانبەرانە یاخود بە ئەو عسکەرانەی کە 10 ساڵە لێرن هەڵبەت ئێمە پێشتر لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاوە ڕێگر بووین لەسەر ئەوەی کە پارچە زەوی بدرێت بە خەڵکانێک کە 57یان کەرکووک نەبێت تعدادی 57 لە کەرکووک نەبوونە بەڵام ئێستا ئەوان ئەیانەوێ لەو ڕێگایەوە هەوڵ بدەن کە دیموگرافیای شاری کەرکووک بن هەڵبەت چەندین ڕێگایان گردووەتە بەر لەوەی کە ئەم دیموگرافیای ئەم شارە بگۆڕن و تعریبی بکەن بۆیە زۆر گرنگە ئێمە لەم هەڵبژاردن بە جۆش و خرۆشەوە بڕین بۆ هەڵبژاردنەکان و خەڵکیشە بێ ئەوە بزانێت کە ئەم هەڵبژاردنێکی زۆر مەسیریە دواتر گلەی نابێ بکرێت وڵاتیان ئەگەر ئێستش گلەیەکیانەیە ئەبێ ئەو گلیانە وەلا بنەن ئێستا ئەو ئەرکەی سەرشانیان بگرنە ئەستۆ بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن چونکە ئێمە تاکە ڕێگا ئێستا کە گردومانە دەبەر بۆی کە ڕەوشی ئەم ناوچانە چارەسەرکەین و بتوانین ئەم بارودۆخی کە ئێستا سەپێنراوە لای بەرین ئەوەیە کە ئێمە بەشداریەکی ڕاستەقینە لەم هەڵبژاردنە بکەین و بتوانین لە ڕێگای سنووقی دەنگدانەوە ئەم ئیدارە سەپێنراوە بگۆڕین. باشە بەڕێ سامان عەرەب و تورکمان لە دادگای فیدرالی سکاڵایکیان تۆمار کردو بەوەی کە بیانۆکەیان ئەوەیە کە زیاتر لە 256یان حوتە تا هەشتیش نازان بەڵام زیاتر لە 250,000 دەنگدەر لە کەرکووک زیادی کردو ئەمە ترسی ئەوانە لە هەڵبژاردن و ترسیانە لە دەنگی کورد کە لە کەرکووک زیادی کردووە و زیاد دەکا و ئەمەوێش وەڵامی ئەم پرسیاری تریشم بیتەوە هەر لەگەڵ قسەکان تا دادگای فیدرالی دەتوانێت بەم دەم و دەستە و پەرۆ پێش هەڵبژاردنەکان وەڵامی مینەکەیان باتەوە ینی گلەی و گازندەکان باتەوە ئەوەی کە لە دادگای فیدرالی تۆماریان کردووە لە بەرامبەر ژماری دەنگدەران. من گوێبیستی ئەو بەیاننامەی برانی تورکمان و عەرەبش بوومە و ئەو ژمارانی ئەوان قسەیان ڕوو ئەو ژمارانە دروستین ڕاستنین و ئەتوانم بڵێم ئەمە ئیعلانێکی مزبەقی دۆڕاندنی خۆیانە ترسیان لە هەڵبژاردن هەیە لەوەی کە ئێمە زۆری نەبین وەکو کورد و حەقیقەتەکەش ئەوەیە کە ئێمە کورد هەمیشە زۆری نەبووە لەم شارە زۆر هەوڵیانش داوە پێش ئەمان کە کورد بکەنە کەمینە بەڵام هەمیشە هەر ئێمە زۆری نەبووینە و ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشوش دەرخەری ئەو ڕاستیان کە ئێمە وەکو کورد زۆرینەی ئەم شارە بووینە بۆیە هەوڵێکی وا ئەدەن ئێستا لەوەی کە هەڵبژاردن لەم شارە نەکرێ هەڵبەت ئەو کات لە کاتی ئەوەی کە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەرچوێنرا هەوڵێکی لەو جۆرەیاندا کە دەسەڵاتی
دواخستنی هەڵبژاردن بن بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام مشەڕعەکانی ئێمە ئەندامی ئەنجومەنی نوێنەرەکان کوردەکان لە پەرلەمانی عێراق توانیان ئەو بڕگەیە لابەرن هەڵبەت ئێمە بەدیدی ئێمە ئەو بڕگەیە تەنها و تەنها بۆ کەرکووک دانرا بوو و پێشتریش کە کاتێک لە 2008 هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کرا لە 2013 بە ئەمان شێوەجاریش کە کرا کەرکووکیان لێ ئیسtisنا کرد ئەم هەوڵانەیان بەردەوامە و ئەیانەوێ بەم شێوەیە ئەم باردۆخە بمێنێتەوە و ئەیانەوێ ئەم ئیدارە شەرعیە بەم شێوەی ئێستا بمێنێتەوە و ترسێکی زۆریان لە هەڵبژاردنیش هەیە و سەبارەت بە شەقی دومی پرسیارەکەت لەوەی کە جەنابەت باس کرد ئایا دادگای فیدرالی بەم دەم و دەستا ئەتوانێت ئەو کێسە یەکلا بکاتەوە ئەوەی ئەوان کە باسیەکەن هیچ بنەمایەکی دەستوری نییە چونکە لە یاساکە لە ژمارە سیانزە مادەی سیانزە لە یاسای چواری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان باس لەوەکە کە ئەو دەنگدەرانەی کە لە تعدادی 50 لە کەرکووک بنە مافی دەنگدانیان هەیە ئەمانش ئەو ژمارەیاڵێن بەو شێوەیە نییە ئێمە کۆمەڵێ زۆری دەنگدەرمان پێش 2023 ئاوارە بوون و تەرحیل کرابوون لە کەرکووک نەمابوون لە شارەکانی هەرێمی کوردستان بوون بەڵام لە دوای 2023 هاتنەوە بۆ کەرکووک و بوونە دەنگدەری کەرکووک خۆیان خەڵکی ئەم کەرکووکن و 50یانش کەرکووکە بۆیە ئەوەی هەوڵانی ئەوان بەدیدی ئێمە ترسیانە لە هەڵبژاردن و ئەعلانێکی مزبەقی دۆڕاندنی خۆیانە کەکەی سامانها یعنی مرۆڤ ڕاستیەکی بڵێ کو مثلا حەرێما کوردستان دووارێ پێک ڤژیانی دە هەستی لەگەل پێک هاتێندن لەگەل عەرەب لەگەل تورکمان لەگەل خریستیان لەگەل یعنی پەنابەرین عێراقی گو هاتنە لە حەرێما کوردستانی سەد هەزارانن یعنی هەردەم هەستێکی پێک ڤژیانی گەلێکی ئەرێنی پۆزیتیڤ من دخواست از بزانه بم لکرکوکیجی مثلا پیوندی و وکی پارتیا دموکراتا کوردستانیشی لگل پیک هاتین دن چاوایه یعنی ممکنه پیک هاتین دن جبو سرکفتنا لیستی پارتی دموکراتی کوردستان و لیستی دن جی کرد حلوستکی پوزیتیف ور بگرن لە حقەدا ئێمە بۆ ئەم هەڵبژاردنە لە پارێزگای کەرکووک شعاری پێکەوە ژیان و یەکتر قبولکردنمان هەڵگردووە و پێکەوە ژیان لای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پرینسیپیەکی نەگۆڕە و کارمان لەسەری کردووە و باشترین نمونە ئەوەی کە جەنابەت باست کرد نمونەی هەرێمی کوردستانە منەتوانم بڵێم ئەم نمونەیە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست نمونەیەکە لە دەرەوە چاوی تێبڕێت و ئێمە بۆ پارێزگای کەرکووک بە هەمان شێوە ئەمانەوێ ئەو نمونەی کە لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت کاری لەسەر کراوە پراکتیزە کراوە بینە پارێزگای کەرکووک بۆ ئەم مەبەستە ئێمە پەیوەندیمان هەیە بەڵێ ئێمە پەیوەندیەکی قوڵمان هەیە لەگەڵ نەتەوەکانیکی ئەم شارە و ئەو پەیوەندی کۆمەڵایەتی دوور و درێژمان هەیە لەگەڵ نەتەوەکانیکی ئەم شارە و بۆ ئەم هەڵبژاردنەی ئەم جارەمان ئێمە کۆمەڵێ بربژێرمانش هەیە تەنانەت لە نەتەوەکانی کەن ئێستا لەگەڵ ئێمە لەناو ئەو لیستە جگەلەوەش هەر ئەبێت ئێمە لە حقیقەتە لە ڕێگای تەوافقەوە عفوا ئەبێ لە ڕێگای تەوافقەوە هەوڵ بین لە ئایندا ئیدارەیەکی ئەوتۆ بینە ئاراوە کە خزمەتی هەموو شاری کەرکووکە بەبێ جیاوازی و هیچ جیاوازیەک لە ڕێوان گەڕگەکان و یاخود نەتەوەکان نەکات چونکە واقعی ئەم شارە ئەوە خوازێک کە پێکەوە هەوڵی ئەوە بین لەسەر پرۆژەیەکی ئەوتۆ ڕێ بکەوین کە ئەو ئیدارەیە بخینە خزمەتی شارەکە و خزمەتی خەڵکی ئەم شارە و لەو پێنەوەدا ئێمە هەموو هەوڵێکی خۆمانە خەینەگەر لەگەڵ نەتەوەکانی کە لەگەڵ ئەو لایەنانەی کە باوەڕیان بە دیموکراسی هەیە باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە باوەڕیان بە دەستور هەیە باوەڕیان بەوە هەیە کە مادەی 140 جێبەجێک برێ باوەڕیان بەوە هەبێت کە خزمەتی شارەکە بکەن بە بێجیاوازی و لە دیجیشە واقعی ئەم شارە ئەوە خوازێت کە هەر هەموو لایەنەکان و هەر هەموو نەتەوەکان پێکەوە لەسەر سیغەیەکی معەیەن لەسەر پرۆژەیەکی معەیەن ڕێ بکەون کە بتوان خزمەتی ئەم شاری پێ بکرێت. gelek spas bote kek Saman Reşîd berpirsê beşa hilbijartanê pêdekej Kerkûkê gelme. سپاس بۆت.